حەزوو خولیای فێربوونی میوزیک لەلایەن گەنجان ئەمە ئێستا زۆر سپاس بەخوا کە زۆر دیارە وە زۆر ڕیش تەشەنێک یعنی گەشەی کردووە لە ناو گەنجانە بۆ ئێمە میوانداری مامۆستا دڵداروریە ئەحمەدمان کردووە کە هونەرمەند و مامۆسای فێربوونی میوزیکە لێرە میوانە لەگەڵمان و میوانێکی دیکەشی لەگەڵەویش قوتابی فێربووی پیانۆیە کە ئەلیکە کەمالی حەکیمە ئەویش لەگەڵمانە بێت بەخێر هاتن مامۆستا خێربێن بەخێربێن سەرچاوبەرانیتان باش بەخێربێن مامۆستا با لە جەنابتەوە دەست پێ بکەین فێربوون و خولیای میوزیک تا چەندە یەکێکە لەو خولیایانەی کە مرۆڤ بە ئاسانی ئەوەی کە لە هزری خۆیەتی ئەتوانێت پیادەی بکات بەیانیتان بار سەرەتا طبعاً فێربوون و مۆزیک بگشتی شتێکی زۆر گرنگە کە بتوانین کاری لەسەر بکەین وەکو سەرەتایە کە باسی مۆزیک بکەین مۆزیک شتێکی پێویستە شتێکی گرنگە بۆ هەموو تاکەکان لە کاتی دڵخۆشی لە کاتی خەمناچی لە کاتی وەرزش بۆ کاتانی دەچینە هۆڵی وەرزش بۆ کاتێک دەچینە گەشتێک شتێکە زۆر پێویستە بۆ تاکەکان تایبەت بۆ ئەو کاتانەی کە دەمانەوێت سترێسین دەمانەوێت هێوری بینەوە تایبەت لە کاتی شەوان بەر لە نووسن خۆشبەختانە ئێستا تاچی کورد ئەو ڕۆشنبیری لا دروست بووە کە ئەو ئامری کەلایەتی بیخاتە سەر بۆ کۆی پێ دەڵێن ریلاکسینگ میوزیک جا پیانۆ بێ هەر ئامریکیکە بێ ئەوە زۆر گرنگە بۆ بەیانی کاتێکات و لەخەو هەڵدەستی زۆر گرنگە بتوانی کە بیخێ سەر ئەو پارچە موزیکی کە تایبەت هەیە بەیانی نەوەک بیخێ سەر پارچە موزیکێک کە چارێگە تۆن و یان شتێکی وابێ کە بەیانەکەت هەمووی ڕۆژەکەت تێکدا بەو شێوازە شتێکی دیکە گرنگ ینی ئەمە جینات نییە بۆ ما بێتەوە خۆی طبعاً جینات زۆر دەور دەبینێ لە مۆزیک چونکە کوڕی مامۆستا وریە تۆ ئەوە کاریگەریکی گرنگە لە سەران کە لە خێزانێکی زۆر عاشقی میوزیک من دەتوانم بڵێم ئەو کاتێک کە چاوم کردەوە ئەوە زۆر دەور دەبینی ڕازەکە یعنی کەسێکی ئاسایی نەبووم ینی هۆڵەکەی کە لیدا دەنیشتینیان لەوێ بووین زیاتر کاتەکان زۆربەی ئامێرە موزیکەکانی بابم لە دیوار هەڵواسی بوو و ئامێری کیبۆرد بە هەمان کات لەوێ هەبوو هەر لە کاتیەوە لەو کاتێکە دەستم پێ کرد ئەو یەکەم کەس بوو کە نۆتەکانی مۆزیک و پیانۆ شێوازی عەزفەوانی پێشاندام بەڵێن زۆر چاکە یەکێکی دیکە لەو میوانەی کە ئێستا هاژە ناساندی بابینەرانمان ئێلیکایە کە هاتوۆتە ئێرە من با بە زمانی فارسی لەگەڵ ئێلیکا قسە بکەم دواتر ئەوەیش کە پێویستی کرد ئەوە تا ئەو شوێنەی کە توانیم ئەوە بۆ بینەرانمان وەرگێڕانی بۆکەم ئێلیکا سۆب بەخێر خۆش اومدی عزیزە خواهش میکنم هیچ استرسی که نداری خیلی خوبه پرسیاری لکم که بزنم هیچ استرسی نیست چون یکم جارتی دیتا بردمی کامرا ئێلیکا از کی شروع به نوازندگی یا ساز پیانو کردی؟ من حدود 1 ماه هست که پیانو شروع کردم. ای ئافرم ئەڵێم چنێکە دەستت کردووە بە ژەنینی ئامێری پیانۆ ئەڵێ من تەنیا 1 مانگەکە فێری ژەنینی ئامێری پیانۆ بمە وقتی که شروع کردی به این ساز کسی بود که پشتیبانی از تو کنه یا فقط خودت دوست داشتی که یاد بگیری؟ توی خانواده مادری من مخصوصا عموی مادرم موزیسین خیلی بزرگی بودن سهیل یاسمی بله و ایشون خیلی واسه من حالت یه الگو داشتن بله و مادرم هم خیلی از من حمایت میکنه خیلی خوبه مەبەستم وایە چونکە مامۆستا ئاماژەی بۆ کرد زۆر گرنگە کە تۆ لە خانەوادەکەت کەسێ پشتگیریت کات دەڵێم ئەنیکە ئەوەی کە پشتگیری کردی کێ بوو لە خانەوادەکەت یا خودی حەزی خۆت بوو دەڵێ کە مامێکی ئەو یەکێکە لە میوزیسیانە گەورەکان و هەم ئەو با بڵێین کەسێک بووە کە پاڵپشتی کردووە و هەم دایکی یەکێکە لەو کەسانەی کە پاڵپشتیەوە کات ئەوەن ئافرین بە مامانت بعد دوباره آفرین به خودت دست درد نکنه مرسی که با ما هستی الان یکم دیگه بهت میگیم که بری اونجا باشه باشه ببزنین هاجا پرسری دیگه هیلیان نه سپاس باشه بعد داول اینکه بکن آماده ام پی خوشه باله باشه شتێک پێشکەش بکە میتونی برامون یه قطعه بنوازی بفرمایید مامۆستا مانگێک بەسە بۆی کە فێر بێت یاخود بکەوێت سەر کەسەکە نەخێر زۆربەی کەس بەداخە ئەو پرسیارانە دەکەن کە لە کاتی ینی پرسیار بۆ فێربوونی پیانۆ دەڵێن مامۆستا مانگی گیاندوو مانگ
بەداخەوەشتیوانە ینی پێویستی بە کاتێکی زۆر هەیە بۆ نمونە کەسێک دەچێتە هۆڵێکی وەرزشی بە نمونە بەوە بێنمەوە ئەو کەسی ڕاهێنەرەکە دەڵە پێویست ینی ئاتلیست بە 6 مانگ بۆ ساڵێک هەیە بۆ کاری چێژدا بەزینیان لەش جوانی بانماشت مۆزیک پێویستی بە 6 مانگ ساڵێک زیاتر هەیە بەڵام تالێنتەکان لە کەسەکانەوە کەسێک بۆ کەسێکی کە جیاوازە ئیوا هەیە خی گەورە تالێنتێکی وای داوە کە دەتوانی ئەو ماوە دوور درێژە بە ماوەیەکی زۆر کورت بە پێچێو بیبڕێ و دوای ئەوە شتێک ئەو گرنگتر پێویستی بەڕاهێنانە زۆر پێویستە پرۆڤە لەسەر ئەوی خۆکاریشی لەسەر خۆت بکەیت ئەوەندەی ئاگادار بم ئێلیکا بەردەوام لە ماڵ پرۆڤە دەکە ینی بەردەوام بۆ جێرانەوە بڵێ ینی زۆر گرنگە کە تو بتوانی پرۆڤە بکەیت ڕاستە خۆ ئەو بەهرەیە پێدەدا بەڵام ئەتو دەبێت کار لەسەر ئەو بەهرەیە بکەیت جوانی بکەیت بەرەو پێشی ببەیت باش کەواتە ئەلیکا شما بفرمایید. دەستت خۆش ئافرین. ڕۆژانە چەندێک تەمرینەکەیت؟ در روز چند ساعت تمرین می‌کنی؟ روز هر بار که یعنی ناخودآگاه میرم سمتش، اینطوری نیست که برنامه‌ریزی داشته باشم، هر وقت که احساس کنم دلم میخواد میرم سمتش. 2 ساعت 3 ساعت الله هر کاتێک بەبێ پلانەچمە سەر ئامێری پیانۆ ئامێر ئەژەنم پیانۆ ئەژەنم ڕەنگە 1-2 ساعت بەس هەر کاتێ دڵم بێوێ دەچمە سەر پیانۆکەم و پیانۆ ئەژەنم. جا ئەوە بە لە مامۆستا بپرسین ئایا بۆ ممارەسەکردنی فێربوونی میوزیکێک تا چەند ینی پێویستێکا ڕۆژانە چەند سەعات بەردەوام بیت لەگەڵی؟ وەڵا زۆربەی ئەو کەسانە ئەو پرسیارە دەکەن بەڵێ لە کاتی فێربوون دەتوانن بڵم کاتێکی ئەوەندەی نایە وەکو سەرەتا کە دەست پێ دەکەی بۆ نمونە نیو سعات سعاتێک ئەوە زۆر باشە بۆی وەکو دەست پێ کە تێ پیانۆ فێربی پرۆڤە بکەی ڕۆژانە بەڵام دوای ئەو کە بەرەو پێش دەچی ئاست بەرەو پێش دەڕوات تەبعاً پێویست بەوەی کە زیاتر بکەی لە بەرەو شتەکان قورستر دەبێ و بەرەو قۆناغی دواتر دەڕۆی بەڵام ببوورەوە قەوسێک ویستم تێبینی ئەنی ئیشارەت بە شتێک بدەم وەکو شاری هەولێرە و پایتەختی هەرێمی کوردستان دەتوان وەکو مامۆستایەک بڵێم شانازی دەکەم کە فێرخوازێکم هێناوە لە ماوەیەکی کووردا بتوانێت پیانۆ بۆ شێوێ بژەنێ شتێکی زۆر جوانی دەبینم وەکو من زۆر پێم جوانە هیوادارم نمونەی زۆر بێ ئافرەت بەو شێوە ئافرەتی کورد لە کوردستان هەماشت بێنە پێش خولیای فێربوونی پیانویان هەبێ بتوانن ئەو هەب بەو شێوەیە دەرکەون ئەوە زۆر گرنگە لای من. مامۆستا ئەم بەیانێ بۆ من ئەمە هێزێکی پاڵپشتی زۆر باش بوو هەرکە و پرسیارم لە ئەنیکا کردوتی 1 مانگە سەرێکی هاژم کردم هاژە بە 1 مانگ فێربیانی دڵی خۆشکە سۆبان زۆر ئەتوانی فێر ببی مەبەستمان لە کاتەکە کە بە 1 مانگ ئەمە دیارە با بڵین ڕاهێنانێکی زۆری کردووە یان لە ماڵەوە گوێیەکی مۆسیقی هەیە جێ مۆزیکشی هەیە یان بەڕێستان وەتان گوت ینی جیناتە ینی ئەوە دەور دەبینێ کە لە کەسێکەوە بۆ نمونە کەسێکی بەهرەمەند هەبوو لەو خێزانە ئەتوش لەوەوە وە کۆی نمونەکەی بەڕێستان هێناتانەوە ئەمن لە بابمەوە تەبعانەوە بۆم بەجێماوە دەتوانم بڵم بەڵام زۆر پەرەم بە خۆمدا ینی زۆر ئەوە دەور دەبینێ زۆر شاکە ئەنی کە شما بارگردید سەرجاتون ما بە هم دیگە اینجا حرف بزنیم یەکەم زۆر چاکە ئەنی کە ئەڤەل ئەز ساز پیانۆ
اکوستیک شروع کردی یا دیجیتال بود؟ دیجیتال بود. پرسیاری وی لیکم که با ئامێری پیانۆی ئەکۆستیک دەستی پێ کرد یان بە دیجیتالەکان ئەڵێ بە دیجیتالەکان جا جیاوازی هەیە مامۆستا بۆ فێربوون لە کامی دەست پێ بکەیت؟ طبعا جیاوازی هەیە یعنی ئەو کەسانێک کە بێن فێر بن وا باشترە بە ئامێری پیانۆ دەست پێ بکەن لەبەرەوەی هەمان ئەو ئامێری کە مامۆستایەکە لایەتی ئەتوژلات هەبێ ئەوە زۆر گرنگ دەبێ ئەو کاتی وەکوێت تۆ لە ماڵ و لەو شوێنە هەمان شتەیە کە پرۆڤەی لەسەر دەکەی پۆزیتیفت پێداین هێزێکی باشت پێ دەبەخشێ کارەبایی و هەوایی ئێستا زیاتر کارەبایی هەیە لەبەر هەوایی لەبەر ئەوەی وڵاتی ئێمە لەبەر ساردی و گەرمی گۆڕانی کەش و هەوا تیونینگ یان ئەوتە نەزبیدا دەبەزێ لەبەر ئەوە کارەبایەکە باشتر ئێستا و ئاسانتریشە بۆ جوڵە پێکردنی ئاسانترە جەمام ساپ بەمان خۆشە گوێمان لە پارچە میوزیکێک بەدەست و بەنجەی تۆ سپاس دەکەم باشە بەسەر بفەرموون دەستەکانت خۆش بێ زۆر سپاس باشە ئێریکا حەزەکەم تۆ قسەمان بۆ بکەی سۆڤان لی پرسە بزانە ئەوێت یعنی چەندێکی دیکە بەردەوام بێت فێری چی دیکە بێت تا چەندێک خولیای بۆ میوزیک وای لەیەکا کە یعنی لەگەڵ خوێندنی شات تێکەڵ کێشێکی بکەوێم فریاکەوێت چۆن تێکەڵی بکاتەوە میوزیک و خولیاکەی و لەگەڵ پرۆسەی خوێندن چۆن بتوانێت بەردەوام بێت ئەریکا تۆ دانش آموزم هستی خب همکارم این سوال رو داره که چطور میتونی توی تایمای خودت اینجوری وقتاتو تنظیم کنی که هم درس و مشقتو خیلی خوب انجام بدی و هم ساز پیانو رو هم قشنگ توی این مسیری که داری همراهی کنی با خودت و ادامه بدی. چقدر دیگه میخوای ادامه بدی؟ میخوای همیشه باهات باشه؟ بله پیانو رو همیشه میخوام ادامه بدم تا روز من الله حەزەکەم ئەوەنە بەردەوام هەتا کۆتا ڕۆژی ژیانم هەر لەگەڵما بەردەوامە بێت من درێژ بێت هەر زیاد لەوەش ببوورە ئەنی ئەلیکا پێی ڕاگەاندم کە حەزێکی وای هەیە دەتوانێت دوای ئێستا پۆلی 12 دەیە دوای ئەوە ینی لە کوردستان بیان لە شوێنێک دی پەرە بە خوێنی مۆزیک بدایانی دەیە بەرەو پێش بچی زانکۆ تاواکە ماستەر و دەوێت ئاستێکی جیانی هەبێ بەڵێ ینی دەوێت ینی لەو بوارەدا بەرەو پێش بکەوێت. خب در مورد تو داشتن صحبت می‌کردن که دوست داری ادامه بدی. حالا خودت و اینکه تایم مدرسه هم مخصوصا توی ظهر هست یعنی صبح تایم صبح نیستم و خب این یه مقدار مشکل ایجاد میکنه ولی خب بازم معتقدم که هر کسی استعدادی داره و برای من پیانو بیشتر توی اولویته. باشه. ئەڵێ کاتی خوێندنەکەم سەر لە بەیانیان نیە دوانی وەڕوانە مەمە هەستەکەم بۆ من تۆزێک کێشەیە بەڵام لەگەڵ ئەوەیە هەر کەسێک و بەهرەیەکی هەیە ئەوە دڵنیام لە بەهرەکەی خۆم بۆیە ئەمێ پەرە بە بەهرەکەی خۆم بدەم. جیا لە ئەوەش ینی بورە قسەشتان پێ دەڕم بۆ نمونە مەسەلەن جیا لە تەمەنی ئێلیکا کە مامی وابزانام ئەوەی کە جێم لێ بوو لە بەڕێزت کە پێی ڕاگەاند و ئەوش موزیسیانە کە حەزی لێ بوو ئەو لە پیانۆ بەردەوام بێ زۆر گرنگە دایک و باوکان ینی بۆ نمونە لە ئێستا لە سوشیال میدیا پارچەی پیانۆ یا ئەوە تا پیانۆ ژەنێک یان کۆنسرتێکی پیانۆ پێشانی منداڵەکانیان یان بەهرەمەندەکانیان بدەن بۆی بتوانن دەست بە فێربوونی پیانۆ بکەن لەبەرەوەی تایبەت منداڵ ناتوانێت یان دەربڕینی ئەوەی نییە کە بوێ فێری پیانۆ بێ لەوانەیە ئەو شتێنە دیت بێ یان نەزانێت چییە بەڵام ئەمە دەبێت ئێمە بەرچاوڕوونیشیان پێ بدەین بەو شتە کە ئەوان بێن دەست بە فێربوونی پیانۆ بکەن ئەوە زۆر گرنگە لەلای من. باشە مامۆستا هیچ پارچە میوزیکێکتان نییە بەیەکەوە بتوانن
ئەنجامی بیانی بۆمان بژەنن یان والله جارێ ئامادەتانە زووە ئێمەش لە ماوەی مانگێکە تموحیۆمان هەیە زۆر چاڕی چونکە خەتای خۆشتانە بەم مانگە ئەم کارە باشەتان کردووە کە ئێمە زیاتر داواکاریمان هەبێت. دەتوانم مەسەرەن بڵێم ڕاستە ئەو زۆر بەهرەمەندە ماشەڵڵا لە پیانۆ بەڵام ئەم نوک مامۆستا طبعا مامۆستای پیانۆ یا مامۆستای مۆزیک مامۆستا بە مامۆستا دەگۆڕێ ئەتوو دەتوانی ینی یاخود دەبێ ئەوکو مامۆستا بتوانی بە ئاسانترین شێوە ئەو پامەی کە هەتە بیگەینی دەبێ پەیوەندی نێوان تۆ ئەو کەسێک کە فێری دەکەی هەر پەیوەندی ئەوە شتێکی ڕۆبۆتی نەبێ ئەو تێتە لای دوو پیانۆ وەردەگری و خوا حافیز بە خێر بێ نەخێت دەبێت پەیوەندێکی خێزانی بێ لەگەڵ کەس نزیک بیەوە ڕێز و خۆشەویستێکی وا هەبێ کە کەسێکە هەست کاوکۆی دێتە ماڵی خۆی دێتە لای کەسێک کە چەند ساڵانێک کە دەیناسی جا من ئەو شتانە جێبەجێ دەکەم هەست دەکەم ئەوە ینی شتێکی زۆر باش بەدی دەبێت لە ئەنجامدانی ئەو شتانە بەڵێ سەرکەوتوو بن. زۆر سپاس. ئێمە سپاسدانەکەین کە لەگەڵمان زۆر سپاس بۆ دەستان خۆش بێت بۆ هیوایی کە لێرەوە وزەیەکی وا بەو کەسانە ببەخشین کە حەزە و خولیای فێربوونی میوزیکن ئەگەر هەر یەکێک لە تاکێک لە ئێمە بتوانێت بە ماوەی مانگێک ئەوەندە بەرەو پێشەوە بچێت بێگومان هەر یەکێک لێمە هەمان توانامان هەیە بەڵام بەپێی کاتەکانمان ئەتوانین خۆمان بگونجێنین. دووبارە سپاسدانەکەین مرسی ئێمە بودین دەستان خۆش بێت زۆر سپاس ئەزێتان بەخێر هاتن بارێکەتان جوان کردین زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس.